بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە سپەی سێ هەڵبژاردن لە ئێران بەڕێوە بچێت وا بڕیارە سپەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و نیوخولی ئەنجومەنی شارەزایان و ئەنجومەنی شار و دێهاتەکان لە ئێران بەڕێوە بچێت بە پێی ئامارەکان 59 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە و چوار بەرژێریش ڕکابەرێتی دەکەن بۆ بەرزهێنانی پۆستی سەرۆک کۆمار لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کێچانسی ئەوەی هەیە ببێ بە سەرۆک کۆماری داهاتووی کۆماری ئیسلامی ئێران و ئەم هەڵبژاردنە چ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا و پەیوەندیەکانی عێراق و کاریگەریکەشی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت لەگەڵ مامن کاتژمێر حوتی بەیانی ئەمڕۆ بە کاتی تاران هەڵمەتی بانگەشە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران کۆتایی هات هەڵمەتێک کە بەدان پێدانانی بەرپرسانی باڵا سارد و سڕی زۆری پێوە دیار بووە و بەدەمەوە هاتنی هاوڵاتیانی ئێرانی بۆی زۆر سز بووە سبەینی هەڵبژاردننی خولی 11هەمی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوە دەچێت لە 7 کاندیدی پەسەندکراوی هەڵبژاردنەکە 3 کاندید لە هەردوو بەرەی ڕیفۆرمخواز و محافزکارەکان کشاونەتەوە لە بەرەی محافزکاران هەر یەک لە سەعید جەلیلی و علی ڕەزا زاکانی لە بەرژەوەندی ئیبراهیم ڕئیسی کاندیدی بەهێزی بەرەکەیان کشاونەتەوە هەروەها موحسین ڕەزایی لە هەمان بەرە کاندیدە بۆ پۆستی سەرۆک کۆماری بەرەی ڕیفۆرم خوازانیش کە ڕایان گەیاندووە ئەوان نوێنەریان نییە و هیچ کام لە کاندیدەکانیان پەسەند نەکران بەڵام دوو کەسی ڕیفۆرم خواز لە لیستی 7 کاندیدە پەسەندکراوەکەی سەرۆکایەتی ئێراندا هەن ئەوانیش عەبدولناسر هیممەتی و محسین میهر عەلیزادە هەرچەندە هەواڵی پاشەکشەی هیممەتی لە میدیاکانی ئێران بڵاو کرایەوە بەڵام دواتر خۆی ڕایگەیان کە نەکشاوەتەوە لە هەڵبژاردنەکەدا 59 ملیۆن و 310,307 وڵاتی مافی دەنگدانیان هەیە محەممەد خودادادی یاریدەدەری وەزیری فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی ئێران بۆ کاروباری ڕۆژنامەوانی و ڕاگەیاندن دەڵێت سەرباریە ڕێکارەکانی کۆرۆنا زیاتر لە 500 پەیامنێری بیانی لە 226 میدیای نێونەتەوەیی 39 وڵاتەوە ڕووماڵی هەڵبژاردەکانی ساڵی 1400 ئێران دەکەن سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران لە وڵاتانی دیکە سەعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان کە لەو وڵاتانەی کە ئێران نوێنەرایەتی هەیە بەلای کەمەوە سندوقێک بۆ دەنگدان دادەندرێت جگە لە کەنەدا و سنگاپورە و یەمەن محەممەد خاتەمی سەرۆک کۆماری پێشووتری ئێران و ڕێبەری ڕیفۆرم خوازان داوای لە هاوڵاتیان کردو بەشداری کارە لە هەڵبژاردنەکاندا بکەن هاوکات ئەحمەدی نەژادی سەرۆک کۆماری پێشووتری ئێران جەختی لەوە کردەوە کە بەشداری هەڵبژاردن ناکات و دەنگ نادات این نفوذی‌ها این آلودگی محسین ڕەزایی کە یەکێکە لە کاندیدا محافزکارەکان دەڵێت ئەگەر نتوانم بەڵێنەکانم بەجێ بهێنم ئەوە دوای 2 ساڵ دەست دەکار دەکێشمەوە هیممەتیش کە کاندیدێکی ڕیفۆرم خوازە ڕای گەیاندووە کە محەممەد جەواد زەریفی وەزیری دەرەوە بەڵێنی پێداوە ئەگەر براوە بێت بەشداری لە کابینەی حکوومەتەکەیدا بکات زۆرینەی ئاماژەکان باز لە ئەگەری بەهێزی دەرچوونی ئیبراهیم ڕئیسی دەکەن کە پاڵپشتیەکی گەورەی لە ناوباڵی محافزکارەکاندا هەیە بە تایبەت کە باز لە بەشداری نەکردنی زۆرینەی دەنگدارانی ڕیفۆرم خواز لە هەڵبژاردنەکەدا دەکرێت پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1979 12 جار هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەنجام دراوە و 7 کەس بوونەتە سەرۆک کۆمار کە 5 2 خولی بەسەریەکەوە هەڵبژێراون یەکەم سەرۆک کۆماری ئێران ئەبولحەسەنی بەنی سەدر بوو دووەمیش محەممەد عەلی ڕەجایی بوو کە تەنها 28 ڕۆژ سەرۆک کۆمار بوو تیرۆر کرا سەرۆک کۆماری سێمی ئێران عەلی خامنەیی دواتریش ڕەفسەنجانی و محەممەد خاتەمی و ئەحمەدی نەژاد حەسەن ڕۆحانیش کە 7ەمە سەرۆک کۆمارە 2 خول لەسەر یەک لەو پۆستەدا بووە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکن لە سەرم پرسە میێندارەرێک لە بەڕێزان بارام مەجیدخان شارەزای کاروباری ئێران و پەیوەندی نێودوڵەتەکان لە سووی سەرکی هەروە لە هەڵەبژەوە ئەرکان ئەحمەد جاف شارەزای
کاروباری ئێرانمان کردووە سوپاسیان بەدەبوونتان دەکەین مامۆستا بەرام بەخێرمێک لە بەرزستانەوە دەست پێ بکەین سپەی سێ هەڵبژاردن بەڕێوەبردنی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە نیوخولی ئەنجومەنی شارەزایانە و ئەنجومەنی شار و دێهاتەکانە ئەم هەڵبژاردنە کاریگەری چییە بۆ ناوخۆی ئێران بۆ دەرەوەی ئێرانیش طبعا لەسەر ئاستی ناوخۆ ئەم هەڵبژاردنە یەکێکە لە هەستیارترین هەڵبژاردنەکانی ئێران لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە لە هەلومەرجێکا کرێت کە ئێران لە چەند ساڵی ڕابردووە تایبەتی لە 2014 بەدواوە لە ژێر قورسترین گەماروی اقتصادی وڵاتانی ئەمریکا بووە ئەمە بارودۆخێکی دروست کردووە کە وەزی اقتصادی خەڵکی ئێران لە وەزێکی ئەو پەڕی خراپیا بێ ئەمە تا حدێک کاریگەری لەسەرەوە داناوە کە ئەم هەڵبژاردنە زیاتر بە ئاراستەی ئەوەیە بڕوا کە تابعی مەسائلی مەعیشەتی زاڵێ بەسەر دروشمی انتخاباتەکانیشانە خصوصەتی دووەمی ئەم هەڵبژاردنەوەیە کە بۆ یەکەم جارە هێزە ریفۆرم خوازەکان بە ڕسمی بەشداریان لەم هەڵبژاردنیان نەکردووە بە تایبەتی ئەوەی کە پێڵێن مەجموعی ڕوحانی و مبارز کە موسەوی خۆینی ها و سید محەممەدی خاتمی با بڵێن سەرۆکایەتیەکەن ئەمانە بەڕاستەوخۆ هیچ کاندیدێکیان بۆم هەڵبژاردنە نییە ئەمە وای کردووە هەڵبژاردنەکە لە هەرمەرجێکی تا حدێک ساردا بڕێوە بچێت و ئەوەی کە هەیە جەناحی ئوسولیە بە کاندیدێکی بەهێز بە ناوی ئیبراهیمی ڕئیسی ئاتونەتە پێش و دوو کاندیدی تریشیان کە تا حدێک بیرروباوەڕەکانیان نزیکە لە باڵی ڕیفۆرم خواز بەڵام بەڕسمی پشتیوانی نەکراون ئەمانە فەزایەک دروست بووە بۆی کە لە ئێرانە خەڵک زۆر بە ساردیەوە بڕوانێتە هەڵبژاردنەکە و ئەمە واکە کە خەڵکی ئێران دابەش بوون بەسەر دوو بەرەیە بەڕاستیان بەرەیەکیانەوەیە کە بەشداری هەڵبژاردن بکەن یا بەشداری هەڵبژاردن نەکەن ڕاستیا دەنگەکانی ئێران دابەش نەبووە بەسەر کاندیدەکانە بەڵام لەم ڕۆژانەی ئەخیرە تقریباً دوو جەمسەریەک لە هەڵبژاردنەکانە تا حدێک دروست بووە ئەویش دوو جەمسەری ئیبراهیم ڕئیسی لەگەڵ هیمەتیە کە بەشێک لە خەڵکی ئێران هەریەکان پشتیوانی لە یەکێ لەمانەکەن لە ڕووی نێودەوڵەتیشەوەم پێم وایە ئەم هەڵبژاردنە کاریگەریەکی ئەو تۆ دروست ناکات لەسەر پەیوەندی نێودەوڵەتەکانی ئێران لەبەرەوەی ئەو مفاوزاتی ژنێف کە ئێستا بەڕێوە ئەچێ لەسەر ڕێکوتن لەسەر مەلەفی نەوەوی ئێرانی تا ئێستاکەش بەردەوامە و بربژێرەکان کەمترین قسەیان لەسەر مەلەفی نێودەوڵەتی و مەلەفی سیاسی و دیپلۆماسی ئێران هەبوو لەم هەڵبژاردنەیە ئەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم کە سیاسەتی ئێران لەم هەڵبژاردنەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە گۆڕانکارێکی ئەو تۆ بەخۆیەوە نابینێ بەڵکو و درێژکراوەی هەمان سیاسەتەکانی پێشەوە بێ کە هەوڵەکانیان شەڕەکەنەوە بۆی کە لە کۆبوونەوەکانی ژنێف بتوانن لەگەڵ وڵاتانی پێنجسایدێک بگەنە ئەنجامێک کە دەرفەتێک بگونجێنە بۆی کە تا حدێک فشاری ئابووری لەسەر کۆماری ئیسلامی ئێران کەم بکاتەوە. باش بەس وەکۆی کە لە کارنامەی کاندیدەکانە بەتایبەتی بڵین بۆ سەرۆک کۆمان کە بڵین چوار کەس کێبڕکێ دەکەن چی زۆرتە زەقراوەوە لایەنە ئابووری و خزمەت گوزاریەکانە سیاسەتی دەرەوەی تێدا نیە کارنامەکەیان بەرنامەی هەڵبژاردنیە قسە لەسەر سیاسەتی دەرەوە لەبەرەوەی سێ مناظەری تەلەڤیزیۆنی لە ئێران کرامە کەمترین قسە لەسەر سیاسەتی دەرەوە کرا هەر سێ مناظەرەکە زیاتر تاکیدکردن بوو لەسەر سیاساتی ئیجتیماعی کەلتوری و سیاساتی اقتصادی بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو لەم مناقەشاتانەیە ئەویشەوەیە کە کۆی سیستەمی سیاسی لە ئێران بۆ تەحامولکردنی لەگەڵ ئەم هەڵبژاردنە تا حدێک گلەیی و ناڕزایەتێکی زۆری باڵی با بڵێن ڕیفۆرم خوازەکان ساحەکانی لە ئێران بەدواوە بوو و زۆرترین مناقەشە لەسەر ئەوە کرا زۆرترین ڕەخنەیش لە شورای نیگەهبانی ئێران گرا کە نەزارەتێکی ئستیسوابی بەسەر هەڵبژاردنەکانی ئێرانەوە هەیە و وشارێکی زۆر لەسەر مەجلیسی خۆبرەکان هەبوو لەبەرەوەی زۆرترین ڕێژەی کاندیدەکان لەوێ ڕەفزکران بە تایبەتی ئەو فشارانە لەلایەن سەرۆکۆماری پێشوێران ئەحمەدی نەژاد لەلایەن خانەوادەی هاشمی ڕەفسنجانی فائیزەی هاشمی و مەحسینی هاشمی ڕەفسنجانی کە ئێستا خۆی ڕئیسی شورای شاری تارانە و لەلایەن
کەسایەتە وەکو تاژزادە کامە زیاتر نوێنەرایەتی باڵی سید محەممەدی خاتمی ئەکە تابیری لەوانە کرد لەگەڵ حسێنی موسەیەوان ئەمانە بە شێوەیەکی گشتی و سیاسەکانی تر لە ئەطیافی تر ناوەندی ڕۆشنبیری ئێران اعتراضاتێکی زۆر بەرامبەر بە شورای نیگەهبان هەبوو ئەمە زەڵتێکی زۆری دروست کرد و تا حدێک مناقەشاتی کوتلە سیاسەکانی ناو ئێران بەڕێی ڕاست و چەپ بەڕێی ئوسوڵی ڕێفۆرم خواست لێرەیە بە دەرکەوت کە بە شێوەیەکی گشتی باڵی ئیسلاحیەکان لە مەشهدی سیاسی ئێران کراونەتە. سوپاس دەکەم ماوەستارکان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر هەڵبژاردنەکەەوە ئێستا کە 4 کاندیدی هەیە بۆ سەرۆکایەتی ئیبراهیم ڕەیسی و عەبدولناسر هیمەتی هەروەها محسین ڕەزایی و ئەمیر حسێن قازی زادە کامیان زیاتر چانسیانەوەیە کە چانسی دەرچوونیان هەیە و بەرنامەی هەڵبژاردنەکان بەهێزترە؟ بەناوی خوای گەورە سڵاو بۆ بەڕێستان و بۆ میوانە بەڕێزەکە و بۆ بینەرانی بەڕێزیش سەرەتا ململانەی نێو هەڵبژاردنەکانی ئێران ئێمە گەر بیگەڕێنینەوە هەر بۆ کاتی خۆ تۆمارکردنی کاندیدەکان و دواتر گەیاندنیان بە شورای نیگەهبان هەندێک سنوورداری لە ناو کاندیدەکانە دروست کرا هەر پێشتر لە شێوازی تەمەن لە شێوازی بڕوانامە لەو بەرپرسیارەتیانی کە پێشووتر هەیان بووە بۆیە تا ڕادەیە کاندیدەکان سنووردار کرابوون بۆیە لەو ژمارە زۆرەی کە کاندید بوو بۆ سەرۆکایەتی کۆمار سیرەکەی ژمارەیەکی کەمیان بۆ کاندیدبوونیان پەسەند کرا و مانەوە و لە ناو ئەوانەشدا تا ڕادەیەکی باش بربژێر کرابوون ئەتوانین بڵین شورای نیگەهبان تەجروبەیەکی تاڵی ئەوەی پێوترێ فیتنەی 1970 بە قەولی وسۆڵگەراکان یان بزوتنەوەی سەوز بە قەولی ڕیفۆرمخوازەکان ئەو ئەزمونە تاڵەی لە بەردەستا بوو کە ناکۆچیەکی تون لە نێوان هەردوو باڵ دروست بوو و تا ڕادەیەک بوو یەهۆی ئاژاوەیەکی زۆر لە ناو ئێرانە کە کۆنتڕۆڵکردنی تا ڕادەیەکی زۆر ئێرانی پێوە سەرقاڵ کرد و زەحمەت بوو بۆیە شورای نیگەهبان بە گشتی ئەویست هەڵبژاردنێک ئەم جارە بەڕێوە ببا هەڵبژاردنێکی تا ڕادەیەک ئارام بێ و ئەو وەزعە ناوخۆیەی ئێرانیش کە ئێستا هەیەی چ ئەو کێشە و قەیرانە ئابوووریانە کێشە و قەیرانەکانی نێوخۆیی و نێوچەی و نێودەوڵەتیەکان ئەوەی نەئەخواست کە دوو ڕکابەری زۆر بیرجیاواز لە یەکتری و یا تند و یا کەسانی زۆر بەرچاو و ڕاگەیاندنەوانی کە لە بەر ڕاگەیاندنەکانە هەن کاندید ببن و ببنە چۆنەڵی هەڵایەک لە ناو ئێرانە دروست بکات و توانای ئەوەیان هەبێکە لە ماوەیەکی کەمیان بە خیتابێکی سیاسی ئیعلامی شەقام بوو ڕوژێن و خۆپیشاندان دروستکەن بۆیە ئەم کۆمەڵە سنوورداریە وای کرد و ئەم تەجروبەی ڕابردووی شورای نیگەهبان وای کرد کە زۆر دیقەت لەسەر کاندیدەکان بکەوە لە ناو کاندیدەکانیشە ئەو کەسانەی لە ناو ڕەوتەکانە هەڵبژارد کە بۆ نمونە کەسایەتی یەکەمی نێو ڕەوتەکان نەبوون بۆ نمونە لە باڵی ڕیفۆرم خوازەکان جەواز زەریف کە بۆ نمونە قەرار بوو خۆی کاندید بکە میان ڕەوەکان ئەوە تا ڕادەیەک ڕێگری لێکرا پێشووتر ئەحمەدی خومەینی کە قەرار بوو خۆی کاندید کە بە پێشنیارێکی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی لە کاندیدبوون کشایەوە و ئەحمەدی نەژاد کە کەسایەتیەکی ئەتوانین بڵین دژە باڵ و ئەوانەیە بەس کەسێکی ئەعلامیە لە قسەکە ویستی خۆی کاندید بکە پەسەند کاندیدبوونەکەی پەسەند نەکرا سەرنجام گەیشتە سەر ئەم 4 کاندیدەیە کە ئێستا ماونەتەوە ئەم 4 کاندیدە بە گشتی کەسایەتیەکی ئیعلامی زۆر ناسرا و بەربڵاویان چ لە ناوخۆی ئێران چ لە ناوەندە نێودەوڵەتیەکانە نییە سەرباری ئەوەی کە هەرێکیان لە ڕابردوو کۆمەڵێک پۆستی هەستیار و گرنگ و ئیداری ناوێرانی بەدەستەوە بووە بۆیە ئاماژەکان زیاتر بەوە چنکە کاندیدەکان زۆر ئیعلامی نین شەقام زۆر ناوروژێنن زۆر ناسراو نین لەبەرەوە هەڵبژاردنێکی تا ڕادەیەک ئارام لە ناو ئێرانە بەڕێوە ئەچێ و ئەگەری کاندیدبوونی ئەگەری دەرچوونیش بۆ ئەو کاندیدەیان زیاتر بەهێزەکە لە ئێستایان نوێنەری ئوسڵگەراکانەکە کە زیاتر بریتیە لە ئیبراهیم ڕەئیسی کە ئەویش تەمان بەهۆی کۆمەڵە هۆکارێکەوە کە ئەگەر پێویست بکات دواتر ئەتوانین باسی بکەین بۆیە زۆربەی ڕاپرسیە سەرەتاییەکان باس لەوە ئەکەن کە سبەی دوو سبەیەم کاتانە ئیبراهیم ڕەئیسی وەک براوەی هەڵبژاردنەکانی ئێران دەست نیشان نەکرێت. باشە بۆچی ڕاپرسیەکان ئاماژە بەوە دەکەن پەیوەندی بە چیەوەی کە ئیبراهیم ڕەئیسی کە سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانیش بووە
ببێ بە سەرۆک کۆمارەی کاندیدەکانی تر چانسیەوەیان نییە؟ طبعا ئیبراهیم ڕئیسی پێشینەیەکی هەیە ئەگەر کەمێک بگەڕێینەوە بۆ ڕابردووی پێشینەیەکی چۆنەڵی ئاینی هەیە کەسایەتیەکە لە ناوێرانە پێوترێ سەییدە لە بنەماڵەی سەیید زادەکانە و پێشووتر لە مەشهەد چۆنەڵی کە گەورە شارێکی ئێرانە و گەورە شارێکی ئاینیە خوراسانی ڕەزەوی بڵین پێگەی ئاینی لە ئوستانی قوسی خوراسانی ڕەزەویە هەبووە خەزورەی ئێستا نوێنەری خامنەیە لە خوراسانی ڕەزەوی و پەیوەندیەکی باشی لەگەڵ وسڵگەراکان هەیە هەر لە ڕابردوو لە دوای شۆڕشی ئیسلامیەوە لە ناو کایە دادوەریەکانی ئێران هەتا ئێستا لە کۆتاییە بووەتە سەرۆکی دەستگای دادوەری ئێرانی بوونی هەبووە سەرباری ئەوەی کە هەندێ ڕەخنەی لێ گیراوە کە لە ڕابردووە یەکێک بووە لە ئەوەی کە ئێستا پێوترێ هەیئەتی مەرگ لیژنەی مەرگ کە لە ڕابردووە لە بۆ بە دوواداچوونی ئەو کەسانە بووە کە نەیاری کۆماری ئیسلامی ئێران بوون و لە ڕابردوو شازانین لەگەڵ حەسەن ڕۆحانی چووە هەڵبژاردننی ڕابردوو بەڵام سەرکەوتنی بەدەست نەهێنا بۆ قەرەبووی ئەمە سیرەکەی دواتر بڕیارێکی بۆ دەرکرا بوو بە سەرۆکی دەستگای دادوەری ئێرانی و حتا باس لەوە شەکرێ کە ئێستا هاوشێوەی خامنەیی کە ئەو کات خامنەیی سەرۆک بوو بڵین ڕێبەری باڵای و کاتی ئێران کە خومەینی بوو کۆچی دواییەکە ئێستش تەنانەت باز لەوە کرێ کە ئەگەری لە کۆچی دوایی خامنەیە ئەگەری بوون بە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران یعنی لە ئەستۆ بگرێ ببێتە ڕێبەری باڵا بۆیە دەستگای ئاینی دەستگای سیاسی ئەمڕۆ دەوڵەت و دەستگای یاسادانانیش پەرلەمان کە بەشێکی زۆریان پشتگیریان لە ئیبراهیم ڕئیسی کرد ئەمە کاندیدبوونی یا بڵین سەرکەوتنی بەهێز کردووە لە ناوخۆی ئێرانە لە بەرامبەریشدا کە ئەگەر بینە سەرباڵی ڕیفۆرم خوازەکان یا ئەوەی کە پێوترێن ئەعتیدالیون ئەوەی میانڕەوەکان سەرباری ئەوەی کە کاندیدێکی بەهێزیان نییە هیمەتی بۆ خۆی کەسێکی تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵین تەکنۆکراتە کەسێکی ئەکادیمیە بەڵام لە بێ کاندیدی میانڕە و ڕیفۆرم خوازەکان بووەتە کاندیدی ڕیفۆرم خوازەکان و ئەوەتە لەم کۆتاییەشەوە بەڵێنیەوەی یاوە کە محەممەد جەواد زەریف پۆستێکی باڵا لە کابینەکەی ئەگەر دەربچێ وەربگرێ و لە ناو خۆی ئێرانیشا خەڵک بە ڕاستی ئومێدێکی بە هەڵبژاردنەکان ئەوەندە نەماوە ئەوەی کە بڵین نەیاری وسڵگەراکانە بۆ دەتوانین بڵێن ڕێژەی بەشداری بوونیان کەمە بێ و ئەو هەنگاوانەشی کە پێشووتر ڕیفۆرم خوازەکان ناویانە یا بڵێن ئەعتیدالیون ئەوەی حەسەن ڕۆحانی لە مەشساڵی ڕابردوو ناوێتی وەڕاستی یعنی گرەی ناوخۆی ئێرانی نەکردوێتەوە تا خەڵک ئومێدێکی زیاتری پێ ببەخشێ لەبەرەوە توانین بڵین لە بەرامبەری ئەوەی کە ڕیفۆرم خواز و نەیارانی ئوسڵگەراکان سارد بوونەتەوە و کەسایەتێکی بەهێزیان نییە لە بەرامبەر ئوسڵگەراکان بۆ خۆیان هەرگەرمن لەسەر هەڵبژاردن و کەسایەتێکی بەهێزیشان هەیە بۆیە ئەگەر زۆرەکە ئیبراهیم ڕئیسی ببێتە سەرۆکی داهاتوو. سپاس دەکەم مامۆستەکان مامۆستا بارەم سەبارەت بە سەرۆک کۆمار دەسەڵاتی زۆرە لە دەستوری ئێراندا یاخود دەسەڵاتەکانی چێک ئێستا سێ کەس ڕکابەتی دەکەن چ ڕۆڵێکی لە سیاسەتی ناوخۆیی لە سیاسەتی دەرەوە؟ بەڵێ لەڕاستە بەپێی دەستوری ئێران سەرۆکۆمار کەسی دووەمە ئەکەوێتە سەر ئەو کەسێک کە پۆستی سەرۆکۆمار وەرەگرێ کەسی دووەمە لە دوای ڕێبەری باڵا بەڵێ کەسایەتی دووەمی بەڕێوەبردننی وڵاتە سیاسەتە گشتیەکانی میکانیزمێک لە ئێرانە بۆ سیاسەتە عامەکان بۆ سیاسەتی دەرەوە هەندە مەلەفات هەیە ئەمە حتا سەرۆکۆماریش ناتوانێت دەستی بۆ بەرێ هەندە مەلەفی سیاسی ئەمنی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی سەرۆکۆمار لە ئێران گەورەترین دەسەڵاتی ئیداری سیاسیە بۆ بەڕێوەبردننی وڵات ئەم دەسەڵاتە ئیسە مناقەشەکە لەسەر مناقەشەکردنی ئەم مەوزوعە دەستوریە نییە بەرەیەک لە ئێران پیا بوونەم بەرە زیاتر ئیسلاحگەراکان با بڵێن ریفۆرمیستەکانیش تا حدێ لەگەڵەوە تەوەجوهان بابەتەکە ئەوەیە کە مەسەلەی جمهوریەت لە ئێرانە مەسەلەی سیستەمی کۆماری لە ئێرانە کەوتۆتە ژێر هەڕەشەیەکی گەورە بەوایە کە هەڵبژاردن لەگە هەڵبژاردن ڕۆڵی ئەم پێگەیە کەمە بێتەوە بە تایبەتی لە دوا ئەم ئەخیر هەڵبژاردنەی کە ئەکرێت واکە کە ڕۆڵی سەرۆکایەتی کۆمار لە ئێرانە ئەو ڕۆڵە مؤسیرە بەقووەتر نەبێ حتا یەکێ لە
بانگەشەکان کە لەم هەڵبژاردنە ئەکرێ لەلایەن مستەقفینی ئێران لەلایەن هەندێک لە مفەکرینی ئێران ئەوەیە کە مەسلەی کۆماریبوونی کۆماری ئیسلامی ئێران لەژێر پرسیار و ئیستیفامێکی گەورەیە. ئەم قسە هەر قسەی من نییە بەتەنها، ینی بەشێکی زۆر لە خەڵکی سیاسیەکان مناقەشەوەکەن، حتا بەشە لە ڕووناکگیران تەبەقەی وەسەتی مسەقفی ناو شارە گەورەکانی ئێران ئەگەر دافعێ بدۆزنەوە بۆ ئەوەی کە بەشداری لە هەڵبژاردننا بکەن، ئەویش ئەوەیە کە پارێزگاری لە مەسلەی کۆماریبوونی سیستەمەکە بکەن، نەک بە تەنها ئیسلامی بوونەکە. لەبەرەوەی ئەوان پێیان وایە کە باڵی ئوسوڵگەرا لە ئێرانە زیاتر ئەیانەوێ مەسلەی جمهوریەت لە ئێرانە خەفە بکەن و دوو ئاراستەی خەیە کە ئاراستەیەکیانەکرێ باس بکرێ، ئەویشەوەیە کە ئەیانوێ ئامادەکاری بکرێ، ینی هەندێک پێیان وایە ئامادەکاری بکرێ پۆستی سەرۆکایەتی کۆمار بۆ ئیبراهیم ڕەئیسی بەکارپێنرێ بۆ حاڵاتێک کە ئەگەر لە غیابی ڕابەری فعلیە کە ئەم پۆستە بەکار بێ بۆ ئەوەی کە بەهێزی بکات لە ناو مؤسساتی سیاسی دەوڵەتی ئێرانە. لەبەرەوەی ئیبراهیم ڕەئیسی بەتەنها سەرۆکی دەسەڵاتی قەزا نییە، نایبی ڕئیسی مەجلیسی خۆبرەکانە لە ئێرانە، ئەندامی مەجموعی تەشخیصی مەسلحەتی نظامە، پێشتر ڕۆڵی دادستانی کولی کشوەری بینیوە و هەندێک پۆستی هەستیار ئێستاکەش لای ئەزال هەیەی. ئەساسن حتا ئەو کاتانەشی کە حەسەنی ڕۆحانی کە خۆی بە کابرایەکی معتەدل لە بینی ئوسوڵیەکان و محافزەکارەکان پیشاندا بوو، ئەمانە لە جەوهەرە حکوومەتەکە جەماعەتی با بڵێن ئوسوڵیەکان بەڕێوەیان ئەبرتیانی لە جەوهەرە خۆی دەسەڵاتێکی ئەو تۆی نما بوو، بە تایبەتی لە دەوری دووەمی حکوومەتی حەسەن ڕۆحانیە. هەرچەند ئەگەر تۆ بەراورد بکەیت لە سەر ئامار و ئەرقامەکان لەسەر و داتانەی کە هەیە، نسبۆی ئیخباڵ و مشارەکەی خەڵک لەم انتخاباتەیە ئەوەی کە ئێران وەکو سیستەمی سەخوازاریەتی وا پیشان نادرێت کە لایەنگری لە مڕەشەحێکی تایبەت بکرێت لەو چوار مڕەشەحێکی ئێستا هەن، ئەوە گرنگە لایەن کە ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە انتخاباتەکەیە زۆر بێت. ئاخرین ڕاپرسی کە کراوە ئیسنا کردوێتی لە کۆتایی تەواوبوونی تەوقیتی هەڵبژاردنەکانە 42 خەڵک پێی وایە قەتعاً بەشداری لە هەڵبژاردنەکە ئەکات و 7 خەڵک ئێستا احتیمالن بەشداری لە هەڵبژاردنەکە بکەن. ئەم ڕێژەیە ناکاتە لە 150. کەمترین ئاستی بەشداریکردن لە انتخاباتی سەرۆکایەتی کۆمار لە ئێرانە لە 154 کەمتر نەبووە. بۆ نمونە ئەو ڕقمانی کە لەبەردەستی منایە لە یەکەم هەڵبژاردنە 170 خەڵک بەشداری کردووە، لە دووەم هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارە 164، لە سێهەما 175، لە چوارەم و پێنجەم کەمترین نسبەی مشارەکە بۆ 154 خەڵک بووە، لە شەشەمین دەورەی ڕیاسەی جمهوریە 163 بووە، لە حەوتەما 179 بووە، لە دەورەی هەشتەما 167 بووە، لە دەورەی نۆهەما 162 بووە، لە دەورەی دەهەما 163 بووە. کەواتە لە سەردەمی ئەحمەدی نەژادە نسبەی مشارەکاتەوە 162-163 لە حاڵەتێکا منافەسەی انتخابی لە بین هەردوو باڵەکەیە زۆر بووە. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لە سەردەمی حەسەن ڕۆحانیە لە دەورەی 11 و 12 یەکەم دەورە 172 خەڵک بەشداری کرد، لە دەورەی دووەمە 173. یعنی ئێمە گەر فەرقێ بکەین لەگەڵ ئاخرین هەڵبژاردن کە ئێستا کراوە 173 خەڵک لە هەڵبژاردنەکانی پێشوا بەشداری کردووە. هەندێک پێیان وایە نسبەی مشارەکە لە ئێرانە لە بینی 30 بۆ 40 بێ و ئاخرین ئەحسایات پیشانیە کە کەمتر لە 150 خەڵکە بێ. ئەمێنێتەوە بەسەڵەتی لە ڕووی هەڵبژاردن دەبێت چەند بەشداری بکبووی خولی یەکەم سەرۆک کۆمارێک لا بکرێتەوە لە سەڵات چەندی بۆ نمەرەیەک لە چوارکەن لە سەڵات چەندی دانگەکان بەرزبێنێ خۆی بە 150 دانەکان هەر کەسێکیان بەدەستی بێنن ئەگنا دوو ڕەقیبی ئەخیر ئەمێننەوە. ئەوشان دقیق نیم لەو مەسەلەیە، ئەگەر برای بەڕێزم کاگەرکان لەوە یارمەتیم بە کە ڕێژەکە بێت لە ساڵ چەند بێ، بەس ئایا لەکسەر بێت 150 زایدێکی دەنگەکان بێنە ئیگناچێتە خولی دەوری دووەم. احتیمالی ئەوەی کە هەڵبژاردنەکان ئەگەر نسبەی مشارەکە وەکو جارانی پێشوو بەلانی کەم بچێتەوە سەردەمی ئەحمەدی نەژاد، مەسلەی دەرچوونی ئیبراهیم ڕەئیسیەکەوێتە بەر مەترسێکی گەورە بۆ سیستەمەکە. ینی نسبەی مشارەکەی خەڵک هەرچی زیاتر بێ شانسی هیمەتی زیاتر لە انتخاباتە.
لەبەرەوەی هەمیشە لە ئێرانە 12 تا 14 میلیۆن دەنگی حکوومەتی هەیە. ئەم دەنگە حکوومەتیانە بریتین لە مؤەیدینی نظام، لە سوپا، لە ئەرتەش، لە موسساتی دەوڵەتی. ئەمانە عادەتەن ئەڕوا بۆ کەسێک کە سیستەم خۆی پشتیوانی لێەکە. ئەمێنێتەوە شارە گەورەکان، ینی شارە گەورەکان وەکو تاران، مەشەد، بە تایبەتی شارێکی وەکو تاران هەستیارە. ئەمانە زۆر عادەتەن لە هەڵبژاردنەکانە خازع نابن. زۆر جار نسبەی مشارەکە لە تاران کەمە، بەڵام تاران حاسیمە، شارە گەورەکانی وەکو تەبریز، ئیسفەهان ئەمە شەد نییە. ینی هیمەتی لە ئاخرین لەحظاتە کێروی بەرز بووەتەوە، ینی لە ئاخرین لەحظاتی ڕاپرسەکانە کێروی بەرزە، وەکو یەکەم جار کە بەشەرۆکی بانکی ناوەندی ئێرانە. بەڵێ خۆش کەسێکی ئابووریە. بەڵێ خۆی کەسێکی ئابووریە. سوپاس دەکەم. ماوە سەرکان سەبارەت بە سیاسەتی دەرەوە یاخود بە دیاریکراوی لە دەستورە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار لە سیاسەتی ناوخۆچی وایە لە سیاسەتی دەرەوە یاخود مەسلەی سوپا و فەرماندەی هێزە چەکدارەکان و ئاشتی و جەنگ و ئەوانە لە دەسەڵاتی کێدایە؟ طبعا ئەبێ کاسێک کە باز لە سیاسەتی ئێران یا سیستەمی حکم لە ئێرانە ئەکەین، ئەبێ ئێمە چەند قوتبێکی دەسەڵاتمان لە بەرچاو بێ. هیچێک لەوانە ڕێبەری باڵایە و یەکێک لەوانە بەتایبەت ئێمە گەر باز ئێستا باز لە دەسەڵاتی جێبەجێکردن بکەین، باز لە دەسەڵاتی جێبەجێکردنە و یەکێکی دیکەیان هێزە چەکدارەکانە. بەگشتی سیستەمی سیاسی لە ئێرانە یعنی نە سەرۆکایەتی تەواوە، نە پەرلەمانی تەواوە. سیستەمی نیمچە سەرۆکایەتیە بەوەی کە سەرۆک کۆمار لە ناو خەڵکەوە بە شێوەیەکی نهێنی هەڵەبژێرێ، بەڵام سیستەمێکی پەرلەمانیە لەوەی کە کابینەی سەرۆکایەتی کۆمار، یعنی لە سیستەمی سەرۆکایەتی ئاتیادی سەرۆک کۆمار دەتوانێت پەرلەمانیش هەتا هەڵوەشێنێتەوە، بەڵام لە سیستەمی پەرلەمانیە یعنی ئێران لەوەی کە لە ناو خەڵکەوە سەرۆک کۆمار هەڵەبژێرێ لە سەرۆکایەتیە چێ، لەوەی کە سەرۆک کۆمار لە بەرامبەر پەرلەمانە بەرپرسیارەوە پەرلەمان نتوانێت ینی متمانەی لێوەرگێتەوە، لەوێ سیستەمێکی پەرلەمانیە. لە سەرو هەموو ئەمانەشەوە وەکو چەترێک ڕێبەرێکمان هەیە لە ئێرانە لە سیستەمی ویلایەتی فەقیە بە ناوی ڕێبەری باڵاوە، ئیترعنی ئەمە بە گشتی چاودێری تەواوی دەسەڵاتەکانەکە لە ئێرانە. لەبەرەوە دەسەڵاتی جێبەجێکردن بەگشتی ئەتوانین بڵین دابەش بووە بەسەر ڕێبەری باڵا و سەرۆکی کۆمارە، وەکو میوانی بەڕێزیش باسی کرد. سەرۆکی کۆمار بە پێی دەستوری ئێران کەسی دووهەمە لە بەڕێوەبردننی کاروبارەکانی ئێرانە، بەڵام ئەو دەسەڵاتانەی کە قەرارە هەیبێ بە تایبەتی دەسەڵاتی هێزی سەربازی هیچێکی وای لە دەسانیە، هەتاوەکو ڕێبەری باڵا خۆی تەداخولێکی تەواو لە دەسەڵاتی جێبەجێکردنەکە لە چەند ڕوویەکەوە. یەکەم لە هێزە چەکدارەکان کە خۆی ئەتوانێ سەرۆکی هێزە چەکدارەکان دابنێ، فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە، هەتا ئیعلانی جەنگ، ئاشتی یا پەیوەندی ئەتوانێ ئامادەبوون، ئامادەباشی ئەم ئیعلانانە بکە. ئەتوانێت کاتێکە سەرۆکی کۆمار تەنانەت کە هەڵەبژێرێ ئەبێ دواتر بەپێی فەرمانێکی ڕێبەری باڵا دەست بەکار ببێ و ڕێبەری باڵا ئەتوانێت دەست لە کارکێشانەوەی سەرۆکی کۆمار پەسەند بکە، ئەتوانێت سەرۆکی کۆمار ناچار بکە دەست لە کار بچێشێتەوە، تەوان دوایەوەی کە زۆرینەی دوو لە سەرسەی پەرلەمان متمانەی لێوەرەگرنەوە و هەتا ئەگەر سەرۆکی کۆمار بیەوێ دەسەڵاتەکانی خۆی شۆڕ کاتەوە بۆ جێگرەکەی بێ ڕەزامەندی ڕێبەری باڵا وەربگرێ. بەڵام لەگەڵەوانەشتا ڕێبەری باڵا خۆی هەندێک عفو سەرۆک کۆمار خۆی هەندێک دەسەڵاتی هەیە، بۆ نمونە لە دانانی وەزیرەکانیە خۆی ئەتوانێت کەسانی کە خۆی ئەیەوێ کاندید بکایە هەڵبژێرێ بۆی کە وەزیر بەمەرجەوەی کە لە فیلتەری پەرلەمان و دەنجی پەرلەمان دەرچێ و هەندێک لە ڕێکەوتن نامەکان لە پەیمان نامەکان کە قەرارە لە نێوان ئێران و هەر وڵاتێکی کا بکرێ مۆرکردنەکەی لەلایەن سەرۆکی کۆمارەوە بێ و هەندێک لەو دەسەڵاتانەی دیکەی کە بەڕێوەبەرەکان بۆ نمونە هەندێک شتی خوارەوە بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکانە وەزارەتی ناوخۆتوانێ سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات، تەوان بە چاودێری گشتی شورای نیگەهبان. لەبەرەوە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار تەنها ئەوە نییە بڵین لە دەستی خودی کەسی شخصی یان بڵێن شخصی سەرۆک کۆمارایە، دابش بووە بەسەر دەسەڵاتەکانی کە. لەبەرەوە ئەمە تا ڕادەیەکی زۆر ڕەنگی یاوەتەوە لە سیاسەتی دەرەوەیە. لەم چاوپێکەوتنە دواییانەی کە محەممەد جاواد زەریف
ئەنجامی و یعنی کەشف بوو بڵاو کرایەوە هەمیشە گلەیی لەوە ئەبوو کە ئێمە لە سیاسەتی خارجی بمانەوە هەر هەنگاوێ بنین ئەوە سیاسەتی ئەو ناوی نابوو سیاسەتی مەیدان واتە بەرەکانی جەنگ لە ئێمە تێکەیە زۆر جارێ ئێمە ویستوبا خەریک بووە بگەینە نەتیجەیەک دەرەنجامێک لە ڕێکەوتن بگەینە ڕێکەوتنێ سیرەکەی لە یەکێک لە ناوچەکانی دیکەی ئەوەی کە پێڵەن محوەری مقاومەت لە عێراق لە یەمەنە لە لوبنانە ئەتا لە سووریایە سیرەکەی هێرشێک هێزێک ڕوویاوەکە دانوستانەکەی لەوان تێگیاوە بۆیە سیاسەتی دەرەوە ڕاستە حکوومەت وەکو سەرۆکی کۆمار وەکو دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێکارێتی بەڵام فەرمانی سەرەکیە بێ لە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانەوە وەربگرێ بۆیە هەرەوە ژوای کردووە کە ئێستا تا ڕادەیەک خاوبوونەوە لە دانوستانەکانی بڵێن ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە دانوستانەکانی جنێفا هەیە چونکە قسەیەک هەیە باز لەوە ئەکرێت کە بەرەی ئوسوڵگەرا نایانەوێ ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکا بگاتە ئەنجام تەمانەویش لەبەرەوەی کە چەند هۆکارێ دیارترینیان لەبەرەوەی کە بەرەی ڕیفۆرم خوازان یا بەرەی میان ڕەوەکو دەستکەوت بۆ خۆیان بەکاری نەهێنن لەلایەکی کەوە ئەمان بەرەی وسوڵگەرا چاویان لەوەیە کە سبەینە خۆیان هاتنە سەر حکوم بە شێوازێکی دیکە هەمووەک دەستکەوتێک بۆ خۆیان هەمووەگەوەی کە دەستکەوتی زیاتر بۆ ئێران بەدەست بهێنن لەلایەکی کەشەوەیانەوێت بێمتمانەیی تا ڕادەیەک بە ئەمریکا و ئەوروپا نیشان بدەن بە تایبەتی دوای ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ ئێران لەگەڵ چین و زیاتر بەرەی ڕۆژهەڵات ئەنجامی داوە بۆیە ئەتوانین بڵین سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران تەنها پابند نییە بەسەر و کۆمارەوە بەڵکو بەشێکی ڕاست و ڕاستەقینەی دەسەڵاتەکان لەژێر دەسەڵاتی سوپای پاسداران و بەگشتی هێزی سوپا هێزی چەکدار و ئەوانیش لەژێر سایەی خودی ڕابەری باڵایە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوپڕێژ کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێن جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستابارەم سەبارەت بە کاندیدەکان هیچ بەنامێکی تایبەت هەیە بە ناوچە کوردیەکان لە ئێران یاخود ڕوئیان بۆ عێراق کوردستان دەوروبەری بڵێن وڵاتی ئێران وی هەچی پێڵەن باڵی ئوسوڵگەرا هیچ پرۆژەیەکی بۆ حەلی مەسائلی قەومی لە ئێرانە پێ نییە بەڵکوان احتیمادیان لەسەر مسائلی مەسەبیە و لەسەر مەسەلەی ئاینە لەسەر مەفهومی مواطنەیە بەڵام لە باڵی ئوسوڵیا و لە دەروی باڵی ئوسوڵگەراکانش بە تایبەتی یەکێک لە کاندیدەکان محسینی ڕۆزایی حتا باز لە فیدرالیەتی اقتصادیەکە مەسەلەی فیدرالیەتی اقتصادی و مەسەلەی لە ئەجندای حکوومەتەکەی سەید محەممەد خاتەمی شابوو لە حەسەن ڕۆحانیش تا حدێک ئەترافی بۆ کرد بەڵام لە تطبیقا قەت ئەو بابەتە جێبەجێ نەبوو و بەعاشکرا لەم هەڵبژاردنانەیە محسەن ڕۆزایی خۆی بازەوە کاکە ئێمە لە هەموو نەتەوەکانی ئێران بە تایبەتی لە کورد لە بەلوچ لە عەرەب لەوانە ئێنینە ناو کابینە هیمەتی خۆی لاوەی کە من گوێم لە حملە لە مناظەرەی ئینتیخابیەکانی بوو لاری نەبوو لەو بابەتە بەڵام مەسلەیەکی دەرەژەیەک نەبوو بە نسبەت ئەوە لەبەرەوەی مەحدودەتێکی قانونی لە ئێرانە بۆ ئەم بابەتە هەیە کە ئەبێ سەرۆکی کۆمار لە شیعی ئەسنا عەشەری بێ و لە ڕیجالی سیاسی مەسەبی بێ حتا ئەم مەسەلەی ڕیجالە کێشەیەکی دروست کرد و ئیسە جەنابەت باسەوەت کردوتە 59 ملیۆن کەس بەشداری ئینتیخابات دەکات لەم 50 ملیۆنە 29 ملیۆنی ئافرەتەوەی کە من گوێم لەبوو 29 ملیۆنی ژنە ئەم 29 ملیۆن ژنە مافی ئەویان نییە کە سەرۆکی کۆمارێک لە ژن بێت لەبەر ئەم مناقەشەیە مناقەشەی کەوتە بەردەم شورای نیگەهبان کە تەفسیری ئەم بابەتە بکرێت لەبەرەوەی بەشێکی زۆری خانمانی ئێران خۆیان کاندید کرد بۆ بابەتە بەڵام شورای نیگەهبان یەک دانیشتیانی تایید نەکرد لەبەرەوەی تەفسیری شورای نیگەهبان بۆ قانونی ئەساسی ئەوە بوو کە ئەبێ ڕیجالی سیاسی ینی ئافرەت بۆی نییە لە ئێرانە سەرۆکی کۆمار بێ ئەمە نابزانم نەقسێکی گەورەیە لە سیستەمی سیاسی ئێرانە کە ئەم مەسەلەیە لەم ئینتیخاباتەیە خراوەتە بەرباس و خراوەتە ژێ مناقەشەیەکی زۆکو کورد ڕۆڵی هەیە لە دەنگدان بە کاندیدەکان ڕۆڵی سەرەکی هەیە وەکو من دوو ئاراستەم بینی لە هەڵبژاردنە ئاراستەیەکیان بە ناوی سنیەوە کە مەولوی عەبدولحەمید بەڕاستی خۆشم لام غەریب بوو کە ڕۆحانیەکی گەورەی سنی مەسەبی
سیستان و بەلوچستان بە ناوی هەموو سونەی ئێرانەوە پشتیوانی خۆی لە ڕئیسی دەربڕی ئەمە کەوتە بەردەم ڕخنەیەکی زۆر لەبەرەوەی کوردستان لە هەموو انتخاباتەکانە ئەوەی سەلمانووە کە هەمیشە نوعێک نەک بێدەنگی نوعێک لە پشتیوانەیەکی تەواوی هەبووە بۆ جەناحی با بڵێن ئیسلاح تەڵەب حەسەن خاتمی زۆرترین دەنگی هانیوە حکوومەتەکانی تر حتا حەسەن ڕۆحانی کە تا حدێک نزیک بوو نزیکتر بووە لە ئیسلاح تەڵەبەکان دەنگێکی زۆری هانیوە کوردە کوردستانی ئێران کەمتر لە کوردستانی با بڵێن ڕۆژهەڵات کەمتر پشتیوانی لە باڵی ئوسوڵی کردووە لە ئێرانە بەرە هەمیشە پێی وا بووە کە باڵی ئوسوڵی چ لە ڕووی قەومیەوە چ لە ڕووی مەسەبیشەوە بۆ نمونە سونیەکان لە شارێکی قوتارانە بۆیان نێمزگەوتیان هەبێ مە کێ نایاڵێ ئوسوڵگەرەکان نایاڵن ئیسلاح تەڵەبەکان زۆر کێشیان لەگەڵەوە بابەتە نییە ئەم شتە ئیشتە هەزم نەکراوە لە ناو کۆماری ئیسلامی ئێرانە کەم پێم وایە ئەو شتە هەستیارانەی کە لەم ئینتیخاباتیا وروژە بەڕاستی یەکیان بابەتی مەسائلی قەومی بوو یەکیان بابەتی پێکەوەژیانی ئاینەکان بوو بە تایبەتی ڕۆڵی مەسەبی سونە لە ئێرانە کە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی ئێران سونەیە توان بڵم سنوورەکانی ئێران تقریبان سونەیە لە جنوبی خۆراسان سیستان بەلوچستان ئەوانە و مەسەلەی ژنان بوو کە ئەم بابەتە لەلایەن فایزەی هاشمی ڕەفسەنجانی زۆر بە قورسی بەس وەکو کاریگەریەکانی لەسەر عێراق لەسەر باشووری کوردستانیش گۆڕانکاری دروست دەکەیت هەموو گۆڕانکاریە لە ناوخۆی ئێرانە کاریگەری و تەداعیاتی ئەقلیمیە بێ بە عێراقیشەوە کاریگەریەکە گۆڕانکاریەکە ینی زۆر جار کاریگەریەکان سلبیە بێ زۆر جار ئیجابیە بێ بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە سیاسەتی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕانکاریەکی گەورەی بەسەرا بێ گۆڕانکاریە گەورەکە لە چیایە بە تایبەتی لە عادەتەن ئەڵێن سێ بەرجام هەیە بەرجامێکیانە ئیتفاقی نەوەویە بەرجامێکی مەنتیقەییمانێ و بەرجام مەنتیقەیە تعریفکردنی سلوکی سیاسی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە عێراق و لە یەمەن و لە سووریا لەوانە و بەرجامێکی ساڕوخیشمانەیە ئەمە هەر سێ مەلەفەکە دیراسی لەسەرەکرێ لە مەسەلەی بەرجامی مەنتیقەیە پێم وانە گۆڕانکاریەکی زۆر گەورە لە سیاسەتەکەی دروست ببێ یعنی پێ هەر کەسێک دەرچێت پشتیوانی بۆ نمونە و گروپانە دەکەت کە پێشتر بۆ نمونە لە عێراقا لە بۆنم لە یەمەنە لە فەڵاستینە لە لوبنانە پشگیریان هەبووە ئەم سیاسەتە پێم وانێ لە حکوومەتای گۆڕانکاری زۆری بەسەرا بێ ئەوەی کە گۆڕانکاری بەسەرا بێ ئەوەیە کە تەرحێکی تازە هەیە ئێران ئەوەیە کارتە سیاسەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە فاوزاتی توێژەکانی ڤێنە وردە و دەخرج بکە ئەم کارتانە بک بە پارە پیکا بە نەقودی سیاسی بۆ خۆی ئەنی و کارتانە لە عێراقا تەفاهمات لەگەڵ ئەمریکیەکان دروست دەبێت لە مەسەلەی سووریا تا حدێک هاتوۆتە پێش و لە مەسەلەی یەمەن ئەو توێژانەی کە ئێران لەگەڵ عەرەبستان هەیەی و ئەمە هەمووی وای کردووە کە مرونەیە لەلایەن ئەمریکیەکانیشەوە بۆ تێگەیشتن لەم سلوکە سیاسی ئێران و بە مقابلی ئەوە هەڵگرتنی حەسارەکان هێوا شێواز لەسەر ئێران. سوپاس دەکەم. مامۆستاکان سەبارەت بە ڕەنگدانەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران و بڵێن وڵاتانی پێنج زایدیەک لەم هەڵبژاردنە چۆنەوە پێ دوایە کاریگەریەکە چی دەبێت دوجار دەگەڕێنەوە بۆ ڕێکەوتنەکە گەمارۆکان ئەوانەی کە خراونەتە سەر ئێران پێ دوایە لا دەبرێن؟ طبعا ئەمڕۆ وەکو پێشتری چەندێ ئاماژەی کورتمان پێدا ئەمڕۆژ عەباسی عێراقچی کە سەرۆکی تیمی دانوستانکاری ئێرانە بۆ ڕێکەوتنامە ئەتۆمیەکە لە دوانێکی یاواڵێ پەیوەستبوونی ئێمە بە ڕێکەوتنامەی ئەتۆمیوە پەیوەندە بەوەی کە لایەنە بەرامبەرەکانمان تا چەند پابەندە بن بە بەندەکانی ڕێکەوتنامەکەوە لەلایەکی کێژەڵێ هەڵبژاردنەکان لە ئێران ئەوەندە پەیوەستە بە دەستکەوتەکانی ئێران لە ڕێکەوتنامەکە ئەوەنە پەیوەست نییە بە ئەو کەسەی کە هەڵبژاردن ئەکرێ ناکرێ یا ئەو کەسەی چێیەکە لەسەر بۆن منە لە سەر کۆمارە لە ئێران بۆیە دەستکەوتەکان و چۆنەڵی پێگەی بەهێزی ئێرانی
و بە تایبەت پاراستنی سیستەمە موشکەکە لە دەرەوەی ڕێکەوتن نامەکە ئەمانەی بەستووەتەوە بە سەرکەوتنی ڕێکەوتنەکەەوە نەگەڵ بژاردنەکە بەڵام بەگشتی ئەوەش کە دیارە بەڵێ کاریگەری هەر ئەبێت هەرچەنە لە سەرەتایی بەستنی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەەوە کە خولی دووهەمی دکتۆر ئەحمەدی نەژاد بوو هەر لە سەردەمی ئەوە دانوستانەکان لە عمانەوە دەستیان پێکرده بوو و دواتر کە ڕۆحانی بوویە سەرۆ کۆمار لە سەردەمی ئەوە دانی ڕێکەوتن نامەکە کرا و تان ڕادەیەکی کەم چووە بواری جێبەجێکردن بەڵام هەڵبژاردنەکانی ئەمریکا و هاتنی ترامپ ئەو ڕێکەوتن نامانەی تێگیا بەڵام ئوسوڵگەراکان ئێستا ئەگەر چاویان لەوەیەکە ئەگەر ئیبراهیم ڕەیسی وەکو کاندیدێکی سەرەکی دەربچێ ئەیانەوێت هەندێک ئەو زیاد وەکو خۆیان پێڵێن زیادە خاهی هەندێک ئەو زیادویستەی ئەوروپا و ئەمریکا کە هەیەە لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە ئەمان ئەو زیادویستیانە تا ڕادەیەک سنووردار بکەن و تا ڕادەیەکیش خۆیان بێ منەت لە بەرامبەر ڕێکەوتن نامەکە نیشانە دەنوەگەوەی کە پێشتر باسمان کرد ئێستا ئێران لە ڕێکەوتنیەکی تۆکمایە لەگەڵ چینە و تا ڕادەیەگەی پەیوەندیەکی باشیش لەگەڵ رووسایە ببەسێ و حتا رووسیا بۆ خۆشی لە فایلە سەوتیەکەی زەریفە بەڕوونی باس لەوە کە رووسیا زۆر لایەنگری ئەم ڕێکەوتنە نییە چونکە پێی وایە ئەگەر ئەم ڕێکەوتنە سەرکەوتن بەدەست بهێنێ ئەوە رووسیا بەرەیەکی بەهێزی هاوپەیمانی خۆی کە بریتە لە ئێران تا ڕادەیەک لە دەستیەچێەوە ئەو هاوپەیمانیەتی کە لەگەڵ ئێران هەیەی ئەبێتە قوربانی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە بۆیە سەرکەوتنی وسڵگەراکان تا ڕادەیەک ئەتوانین بڵین مەودا درێژیەکە ڕێکەوتن نامەکە مەودا درێژەکە چونکە داواکانیان زیاترە و ئاماژەکانیش ینی ڕوولەوەن کە زیاتر ئەمان هەبیانەوێ ڕوو لە ڕۆژهەڵات بکەن تا لە ڕۆژهەڵات لە ئەوروپا و ئەمریکا و ئەو سیاسەتە منتیقەیەی کە ئێران هەیەی بەتایبەت لە عێراق لە سووریا لە لوبناان نایەوێ ببێ بە قوربانی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە و لەم کۆتاییەشەوە کە ئەوترێ ئێران داوای لە ئەمریکا کردووە کە بەندەکانی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە بە شێوەیەکی کەتبی ینی نووسراوی لە کۆنگرێسەوە بیهێنێ و پەیمانی تەواو بداکە ئەگەر دووبارە ترەمپێکی دیکە هاتەوە سەر حکوم نەتوانێ مافیەوەی نەبێت کە لە ڕێکەوتنەکە دەرچێت لەبەرەوە ئەمانە کۆمەڵە داواکاریەکی ئێرانن بۆ دوای ئەم هەڵبژاردنە کە ئەگەری هەیە ڕێکەوتن نامەکە و سەرکەوتنی ڕێکەوتن نامەکە بۆ مدەیەک دوا بخات باشە ئەی سەبارەت بە ناکۆکیانی ئێران و ئەمریکا دوای گۆڕانکارێک ڕوودات پەیوەست بە تایبەتی بە عێراق یاخود لە سووریا ئەو ناکۆکیکە هەیە هیچ ئەم هەڵبژاردنە کاریگەرێکی ئەو تۆ دروست دەکات خۆی شانسی ئێران و ئەمریکا هەردووکیان لەوایە کاتێکە حکوومەتێکی چۆنەڵی ئیسلاح تەڵەبەوەی کە ئەوێ لە ڕووی سیاسەتی دەرەوەەوە حکومڕان بێ ینی پەیوەندیەکی نێودەوڵەتی باشی هەبێ وەکەوەی خامنەیی گفتوگۆی شارستانیەتیەکانی مەطرح کرد کاتێکە ئەوێ گفتوگۆی شارستانیەتیەکان بخاتە بواری جێبەجێکردنەوە سەیرەکەی لە ئەمریکا کەسێکی وەکو ترامپ ئەبێتە سەرۆکە تەواو دژی ڕێکەوتنەکەیە لە کاتێکا کە بۆ نمونە کەسێکی وەکو جۆ بایدن ئێستا سەرۆکی ئەمریکایە هەر لە حملە هەڵبژاردنەکەیەوە بانگەشەیەوەی کردووە کە قۆناغ بە قۆناغ ئەمانەوێ داخڵی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە بینەوە سەیرەکەی لە ئێرانە ئەم جارە وسڵگەراکان دەسەڵاتە گرنە دەست کە ئەمان دیسانەوە پێڕاکێشانەکانیان لە ناو ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە زیاترە بێ بۆیە ئەم تۆنەڵی ململانەیە لە ناوێران و ئەمریکا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕێکەوتن نامەکە هەیە بە دڵنیاییەوە بۆ سیاسەتی نێوچەیش بۆ بە تایبەتی ئێران سووریا ئەم دوو وڵاتە هیچ کام لە ئەمریکا بە تایبەتی عێراق بڵین هیچ کام لە ئێران لە ئەمریکا بە تەنیایی ناتوانن یعنی هیچ کامیان بۆ ئەوی کەیانی چۆڵ ناکە تا بتوانانی یەکیان بە تەنیایی لە ناوچەکە حکمی خۆی بکە و سەرنجام هەرەبێ ئەم دوانە دانیشتن پێکەوە بکەن بۆیە کاریگەریەکەیان لە عێراق ئەوەیە کە بتوانن هەر یەکەیان لە ڕێی مانۆڕە سەربازیەکانی خۆیانەوە ئێران لە ڕێگەی مانۆڕە سەربازیەکانی حەشتی شەعبی لایەنگیری خۆیەوە ئەمریکا لە ڕێگەی کەسایەتیە سیاسیەکان و بە تایبەتی سوننە و هەتا ڕادەیەکیش کورد بتوانێت کێشە بۆ شیعەکان دروست بکات لە عێراقا بۆیە کاریگەری بەڵێ ڕاستەوخۆی لەسەر عێراق بێ بەڵام سەرنجام هیچ کامیان ناتوانن بەبێ ئەوی دیکە کێشەکانی عێراق لە ئەستۆ بگرن و چارەسەری بکەن بۆیە سەرنجام ناچاری واقعەکە هەردووکیان ئێنێتە سەر مێزی گفتوگۆ. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بارام کاتمان کەمەوە سەبارەت بە باشووری کوردستان
کاریگەری چی دەبێت لەسەر ئەم هەڵبژاردنە بەتایبەتی لەسەر باشووری کوردستان و بەتای پەیوەندی سیاسەکانی حکوومەت هێرێم لەگەڵ ئێران پەیوەندیە ئابوووریەکان طبعا سەرکەوتنی هەڵبژاردنەکە بەنسبەت هەرێمی کوردستانەوە گرنگە لەبەرەوەی هەموو ئیستیقرارێک لە ئێران هەموو ئیستیقرارێکی حتا اقتصادی هەموو بەشەکردنی تەنمەیەکی اقتصادی سیاسی لە ئێرانە بەنسبەت هەرێمی کوردستان گرنگە و پێم وایە کاریگەریەکە کاریگەریەکی ڕاستەوخۆ نابێت لە سەرمان هەڵبژاردنە لەبەرەوەی هەڵبژاردنەکە شانێکی داخلیە بەنسبەت ئێرانەوە و بەنسبەت هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان پێم وان نییە کە هەستەوە بکە ئەگەر هەردێک لەم بەڕێزانی کە خۆیان کاندید کردووە دەسەڵاتی وڵات بگرنە دەست گۆڕانکاریە لە سیاسەتە گشتیەکانی ئێران و حتا سیاسەتە تایبەتەکانی ئێران بەنسبەت هەرێمی کوردستانەوە گۆڕانکاریەکی ئۆتۆی بەسەرا بێت. باشە ئەی سەبارەت بە ئەو هەڵبژاردنێکی دەکرێت بۆ شار و دێهاتەکان لە هەموو ناوچەکانە دەکرێت جگە بڵێن لەگەڵ هەڵبژاردننی سەر و کۆمارە کاریگەری هەیە لەسەر باشکردنی دۆخی خەڵک خۆی بەعام مەسلەی شورای شار وڵاتیەکان ئەم تقریبا ئەمە وابزانام شەشەمین هەڵبژاردننی شورای شارەکانە لە ئێرانە ئەم تەجروبەیە بەعام لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە تەجروبەیەکی زۆر سەرکەوتوو نەبوو بەڵێ لە ئێرانژە و ئەوە ئەکرێ بەڵام دەمشکراوە لەگەڵ هەڵبژاردننی ڕیاسی جمهوریە لەبەرەوەی ئەم کاندیدانی کە بۆ شورای شارەکان خۆیان هەڵەبژێرن عادەتەن دەستکراوەترن لەوەی کە خەڵک زۆر خۆی کاندید بکە و ئەم خۆ کاندیدکردنە مەسەن لە شارێکە لە لادەیەکە دوو خێزان دوو تایفە دوو گەڕک چەند گەڕک ئەمانە هەرێکی کاندیدی خۆیان هەیە واکە منافەسەیەک لەسەر مستەوای لۆکاڵ دروست بێ و کەسی کە چێ بۆ دەنگدان دەنگ بدا بە خزمەکەی خۆی کە چێتە قاعی انتخابەکە دەنگی ڕیاسی جمهوری ژەدات ئەمەوە ئاکار ڕێژەی بەشداریکردنەکە زیاد بن بەڕای من ئەگەر بە تەنها هەڵبژاردننی ڕیاسی جمهوری وایە لە ئێران نسبەی مشارەکە ئێژگار کەمە بوو بەڵام تێکەڵکردنی ئەم دوو هەڵبژاردنە بەیەکەوە یاخۆ دەم وەکو جەناب باس کرد هەڵبژاردنە بیان دەورەیەکانی مەجلیسی خۆبرەکانیشی کە لەگەڵە واکە بەشێک نسبەیەک لە مشارەکەی خەڵک لە هەڵبژاردنەکەی زیاد بکات. باشە بەزوو لە ئێرانە بڵێن سەرۆکۆمار تەنابوو هەیە 8 ساڵ سەرۆکۆماری دوایەوە ناتوانێت خۆی بۆ خولی سێم خۆی کاندید بکات خۆی بە هیچ ڕێگرێکی قانونی نییە بۆ خولی سێم نەخێرە بێ دەورەیە دابنیشێ بەڵام بۆ دو 4 ساڵ هیچ مانعێکی قانونی لە ئێرانان نییە بۆی بەشداری ناتوانێت سێ خول بەیەکەوە بەسەری نەخێر ناتوانێت لە ئێران یاسا ڕێگەی پێنادا لە دوو خول زیاتر. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕست بارام مەجیدخان شارەزای کاروباری ئێران و پەیوەندی نەبووەکەنە سوودی سەرکی هەروە لە هەڵەبجەوە ئەرکان ئەحمەد جاف شارەزای لە کاروباری ئێران سوپاس بۆ بینیرانی بەڕست سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.